حکوومەتی ئیسلامی و فرۆشتنی وڵات. ڕۆژی سێشەممە 12 مانگی گوڵان سەجاد پاکدام مدیر کولی بیمە کۆمەڵایەتیەکانی وەزارەتی کار لە وتوێژێکدا لەگەڵ نەوەد یابووری یەکێک لە سایتەکانی نزیک لە ڕژیم وتوێتی ڕەنگە ئێمەش وەک یۆنان کە بۆ داخوازی خانەنشینان نزیکەی 100 جەزیرەی فرۆشت ناچار بین کیش و قش بفرۆشین. ئەو هەروەها وتویەتی کە تەنانەت ئەگەر 3 ملیۆن بەرمیل نەوتیش بەبێ گەمارۆ بفرۆشین دیسانیش ناتوانین قەیرانی خانەنشینانی پێ چارەسەر بکەین. لەم نێوانەدا سەڵوەت مرتەزەوی وەزیری کار و ڕفاهی کۆمەڵایەتی ڕۆژی سێشەممە لە کاردانەوە بە ناڕزایەتی کرێکاریەکان سەبارەت بە گرفتی بەڕێچوون و حەقدەستی کەم بە ڕووداریەوە وتی کرێکاران ئەگەر قەناعەت بکەن بەم ئاستەش لە حقوق و داهاتەوە دەتوانن ژیانێکی ئابڕوومەندانە و باشیان هەبێت. حاکمانی کۆنەپەرست و گەندەڵ کە نەیارانی خۆیان و بەتایبەت خەڵکی کوردستان بە جودایی خواست تاوانبار دەکەن خۆیان بە ڕۆژی ڕوون ئەوە بە بێشەرم و شکۆ باس لە فرۆشتنی قشم و کیش دەکەن و کرێکاران بانکش دەکەن بۆ قەناعەت و جان بە خۆداگرتن. هەڵبەت ئەوەی کە سەجاد پاکدامی سەبارەت بە فرۆشتنی کیش و قشم وتویەتی لە ناوەڕۆکی ڕاستەقینەی خۆیدا قسەیەکی تازە نییە. کۆماری ئیسلامی لەو بەریش بەکردەوە بەشێک لە دەریا و کانەکانی بە دەوڵەتانی رووسیا و چین فرۆشت بوو. بەڵێ ڕژیمێک کە سەرمایەی وڵات تاوان و سەرفی سەرکوت لە نێوخۆدا و تیرۆریزم لە دەرەوە دەکات هەر ئەو ڕژیمەیەکە بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ چەند تاڵەمۆی ژنان و داسەپاندنی حەجابی ئیجباری بۆ پەرەدان بە خورافاتی مەسەبی و پەرەدان بە شیعەگەری بە ملیار دۆلار خەرج دەکات. ئەم ڕژیمە هەزینەی 1 ملیۆن کەس لە هێزەکانی سپا، بەسیج، پۆلیس، ئەرتەش و هێزە ئەمنیەتیەکانی دابین دەکات. هەزینەی هێزە تیرۆریستی و نەیابەتیە ئیسلامیەکانی لە چەندین وڵاتی ڕۆژهەڵاتی نێوەڕاستیان لە ئەستۆیە و ئەیدەن. هەزینەی نزیکەی 9 ملیۆن ئاخوند، ئیمام جومعە، تەلەبە، ناوەندە مەزهەبیەکان، ڕەوزە خوێنەکان، تۆڕەکانی مزگەوت و حسێنیەکان بە سەروەتی گشتی بێکێشە دابین دەکات. بە ملیار دۆلار سەرفی جەنگ و ڕەنگی ئیسلامی و باقی دەستگا تەبلیغاتیەکانی دەکات. لە گژەمبوارانەدا باسێک لە فرۆشتنی بەشێک لە وڵات لە ئارادان نییە. بەڵام کاتێک نۆبەت دەگاتە خانەنشینان، کرێکاران، مامۆستایان، پەرستاران و باقی چین و توێژە زەحمەتکێشەکان دەکەونە بیری فرۆشتنی قشم و کیش و قەناعەتی کرێکارانەوە. بۆ پەڕی ڕووداریەوە دەڵێن ئەگەر ڕۆژێ 3 ملیۆن بەرمیل نەوتیش بفرۆشن ناتوانن حقوقی خانەنشینان دابین بکەن. ئەو خانەنشینانێ کە تەمەنێک کاریان کردووە و زەحمەتیان کێشاوە. ئەو ئینسانە بە تەمەن و شەریفانەی کە دەبێ بەڕیز و احترامەوە بژین. بەڵام دانی حقوقی ناکافی و کەمی ئەوانیش بۆ پەڕی کەم تەرخەمی حکوومەتی ئیسلامی دەبێتەوە. 44 ساڵە هەموو سەرچاوەداراییەکانی وڵات سەرفی سەرکۆت، سوکایەتی و بێمافکردنی خەڵک دەکەن. کەمترین هەزینەی ممکنیان بۆ بەهداشت، ئاموزش، ژینگە، دەرمان و ڕفاهی خەڵک تەرخان کردووە. ئێستا وەزیری کاری حکوومەت لە ڕۆژی کرێکاردا کرێکاران بۆ قەناعەت و سازان لەگەڵ هەژاری و بێبەشی بانکێش دەکەن. ئێوە کە زیاتر لە 4 دەیەدا هەموو ئەوەی کە شیاوی فرۆشتن بووە فرۆشتووە و سەرفی سەرکوت و تیرۆرتان کرد. چۆن بووە کە بۆ دابینکردنی هەزینەکان ناچار بە فرۆشتنی قشم و کیژ نەبوون، بەڵام ئێستا بۆ دابینکردنی حقوقی کەمتر لە 2 ملیۆن کەس لە خانەنشینانی ژێرچەتری سازمانی دابینکردنی کۆمەڵایەتی ناچار بە فرۆشتنی ئەو شوێنانن. بێگومان ئێوەی زەر و سپەد ئەگەر نیوەی وڵاتیش بفرۆشن قادر و مایل بە دابینکردنی مافەکانی خەڵگنین و نابن. خەڵکی شەریف و ئازادی خواز، خانەنشینان، مامۆستایان، کرێکاران، خەڵکی تێکۆشەری کوردستان، کەمینەنەسەوەی مەسەبیەکان، ژنان و لاوان بە خەبات و یەکیەتی و یەکگرتووی زیاتریان کۆتایی بە تەمەنی حکوومەتی ئیسلامی دێن و مافە پێشێلکراوەکانیان بە هێزی لە بنەهاتووی خۆیان دەستەبەر دەکەن.